دکتۆر ئەگەر باس لە هۆکارەکان بکەین جگەل لە گوێ زۆرجار دەوترێت بەهۆی کەمی ڤیتامینەکانەوە کەم خوێنی یان جۆرێک لە شەکرە ئەمانە کاریگەریە لەسەر سەرگێژ بوون؟ تەمان سکاڵاکانی نەخۆشیەکانی گوێ کە پەیوەستن بە تێکچوونی هاوسەنگی کۆمەڵێکن. ئەم کۆمەڵە سکاڵایانە شرت نییە کە بە تەنها نەخۆشیەکانی گوێی ناوە دروستی بکات، بەڵکو هەندێک نەخۆشی تریش هەیە کە پەیوەندیان بە گوێچکەی ناوە نیە احتیمالە و سکاڵایانە دروستکەن. بۆ نمونە نەخۆشیەکانی زەخت و شەکرە و بۆری خوێن، یاخود نەخۆشیەکانی دەمار، یاخود نەخۆشیەکانی دەرونی، یان نەخۆشیەکانی شکستی لە قاچایانی مەسەلەن التیهاباتی ڕۆماتیزمە و جومگەکان. کەواتە هەر بۆشە ینی ئەستەمەکەت کە کاتێک نەخۆشیەت سکاڵاکە و بۆ دەرەبڕێ تۆ بێ بە شێوەیەکی شمولی سێری نەخۆشتەکە بکەیت، بە تەنها بیر لەوە نەکەیتەوە کە ئەم سکاڵایانە نەخۆشیەکە بە نەخۆشیێکی تایبەتە تایبەتە بە جۆوە بێ لە هەمان کاتە زانیارێکی ورد و زۆرت هەبێ لەسەر هەموو سیستمەکانی تر. من بەسمانەوەی کاتێکە نەخۆشی ئەڵێ من گێژە بم، ئەبێت تۆ لە مێشکی خۆتا زۆر شت دێک بیتەوە. نەخۆشیەکانی گوێی ناوە، نەخۆشیەکانی دەمار، نەخۆشیەکانی دەرونی، نەخۆشیەکانی هەناوی، نەخۆشیەکانی جومگە لە عینەن کاتە هەر هەمووی لێک بێت و چکە احتیمالە یەکێک لەو نەخۆشیانە بوو بێتە هۆی دروستبوونی ئەو سکاڵایە.